ڕاگەیاندنی کۆمەڵە سەبارەت بە هۆکارەکانی واژۆ نەکردنی بەڵگەنامەی هاوپەیمانی نێوان چەند حزبێکی کوردستان. هەروەک ئاگادارن 5 حزب لە 7 حزبەکەی ئەندام لە ناوەندی دیالۆگی حزبەکانی کوردستان یێران لە ڕێگەی بەیاننامەیەکی هاوبەشەوە بەڵگەنامەی هاوپەیمانیان لە نێوان خۆیاندا واژۆ کرد. کۆمەڵە وەک یەکێک لە حزبە بەشداربووەکانی ناوەندی دیالۆگ لە دەستپێکی پرۆسەی گفتوگۆکانەوە هەوڵی داوە ڕۆڵێکی کارا لە پێشخستنی دیالۆگێکی بنیادنەرانە بگیرێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم بەڵگەنامەی هاوپەیمانیە واژۆ نەکردووە. لەبەر ئەوەی شەفافیەت لە بەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێکە لە پرەنسیبە بنەڕەتیەکانی ئێمە، بە ئەرکی خۆمان دەزانین هۆکارەکانی ئەم بڕیارە بەڕاشکاوی و بە تەواوی ڕوون بکەینەوە. یەکەم، ئەو 7 حزبەی لە ناوەندی دیالۆگدا کۆبوونەتەوە لە ڕووی بەرنامەی سیاسی، استراتێژ، نەریتی خەباتگێڕانە و پێشینەی مێژوویەوە وەک یەک نین. لەم نێوەندەدا ڕەوتی ئێمە وەک ڕەوتێکی سۆسیالیست سەر بە نەریتێکی ناسراوە لە کۆمەڵگەی سیاسی کوردستاندا. لەم نەریتەدا بزوستنەوەی کرێکاران و زەحمەتکێشانی سەرتاسەری ئێران لە زۆمرەی هاوپەیمانەکانی بزوستنەوەی خەڵکی کوردن. لەم نەریتەدا هاوتەری بوون لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا و ئیسرائیل سەبارەت بە ئێران و کوردستان هیچ جێگایەکی نییە. بەرەنگاربوونەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ڕاستە و بە تایبەت سەڵتەنەتخوازان کە لە ئێستاوە بە ئاشکرا دژایەتی هێزە چەپەکان و مافی نەتەوەکان دەکەن، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی سیاسەتی ئێمە. بەڵام لە هەمان کاتدا ئێمە ئەم جیاوازی و فرەچەشنیەی سیاسەت نەک وەک خاڵی لاواز، بەڵکو وەک بەشێک لە واقعێکی زیندوی کۆمەڵگەی کوردستان دەبینین. لە ڕوانگەی ئێمەوە هەر چەشنە هاوکاریەکی بەردەوام لە نێوان ئەم حزبانەدا تەنها کاتێک سەرکەوتووە و بەرهەمدار دەبێت کە ئەم جیاوازیانە بە شەفافی لە بەڵگەنامە فەرمیەکان، لە پرۆسەکانی هاوکاری، مەکانیزمەکانی بڕیاردان و بەڵێن و پابەندبوونە هاوبەشەکاندا بە وردی ڕەنگ بدەنەوە. ئەزموون سەلماندوویەتی هەر دامەزراوەیەک لەسەر بنەمای پشتگوێخستنی جیاوازی ڕاستەقینەکان بنیاد بندرێت، لە قۆناغە هەستیارە سیاسیەکاندا تووشی قێران و لەبەریەک ترازان دەبێت. دووهەم، لە ڕوانگەی ئێمەوە لە پرسی هاوکاری و هەماهەنگی نێوان حزبە سیاسیەکانی کوردستاندا پێش گەڕان بە دوای خاڵە هاوبەشە بەرنامەیەکاندا کە پەیوەندی بە داهاتووەوە هەیە، دەبێت استراتێژ، سیاسەت و تاکتیکە دیاریکراوەکانی پەیوەست بە دۆخی ئێستا و مەکانیزمە ئەمەڵیەکانی ڕێکەوتن بدرێنە بەرباس و لێکۆڵینەوە. بۆ نمونە، پێکێنانی دامەزراوەیەکی وەک کۆمیتەی دیپلۆماسی هاوبەش خۆی لە خۆیدا پرسی سەرەکی نییە، بەڵکو پرسی سەرەکی بریتیە لە دیاریکردنی ئەو سیاسەتانەی کە ئاراستەی چالاکیەکانی دامەزراوەیەکی لەو شێوەیە دەکات. یەکەتیەک کە بۆ نمونە لەم بوارەدا لە ڕاشکاوی ڕوونی سیاسی بەهرەمەند نەبێت، لە کردەوەدا کارامە نابێت و شرۆڤە و لێکدانەوەی جیاواز بۆ مێکانیزمەکانی دەکرێت خۆی ببێتە سەرچاوەی قەیران و هاوکاریەکە بە بنبەست دەگەێنێت. ئەم پرسە بەتایبەت لە پەیوەندی لەگەڵ دەوڵەتان یان ڕێکخراوە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیدا هەستیاریەکی تایبەتی هەیە. سێهەم، یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی جیاوازی و ناکۆکی ئێمە بریتیە لە پرسی پێگەی هێزی چەکدار لە گۆڕانکاریە سیاسیەکانی داهاتووی ئێراندا. هەڵوێستی ڕوونی کۆمەڵە ئەوەیە کە لە دوای هەر گۆڕانکاریەکی سیاسی لە کوردستاندا چەک نابێت لە دەستی هێزە حزبیەکاندا ببێنێتەوە، بەڵکو دەبێت لە ماوەیەکی کاتی دیاریکراودا و بە هەماهەنگی پێویستی حزبە چەکدارەکانی کوردستان ڕادەستی دامەزراوە هەڵبژێردراوەکانی جەماوەر بکرێت. ئەم پرەنسیبە بۆ ڕێگری لە کێبەڕکەی سەربازی و گەرەنتیکردنی ڕاگواستنێکی دیموکراتیانە یەکجار گرنگە. تەنانەت یەکخستنی هێزە چەکدارەکانی حزبەکان لە پێکاتێکی یەکگرتوودا ئەگەریش ممکن بێت کە بێگومان ئەوەش کارێکی دژوارە، ناتوانێت گەرەنتیەکی تەواو بێت بۆ بەکارنەهێنانی چەک لە ململانێ سیاسیەکاندا.
چوارەم، بە بڕوای ئێمە حزبە سیاسیەکان لە هیچ بارودۆخێکدا بۆیان نییە دەسەڵاتی سیاسی لە سەروی خەڵکەوە لە نێوان خۆیاندا دابەش بکەن. دەسەڵاتداریەتی مافی دامەزراوە هەڵبژێردراوەکانی جەماوەر و بە بیانووی قۆناغی ڕاگواستن یا ئامادەنەبوونی خەڵک ناکرێت مافی سروشتی خەڵک بۆ پیادەکردنی ڕاستەوخۆی دەسەڵاتی خۆیان سنووردار بکرێت. هەر بۆشایەکی دەسەڵات کە دروست دەبێت لە ڕێگەی هاندانی خەڵک بۆ پێکهێنانی شۆرا و دامەزراوە دیموکراتیکەکان لە گەڕەکەکان، شارەکان، ناوەندەکانی کار، زانکۆ و شوێنەکانی ترەوە پڕ بکرێتەوە، نەک ئەوەی حزبەکان ئەو بۆشایە لە نێوان خۆیاندا دابەشکەن. پێویستە حزبە سیاسیەکان زەمینەی هاتنەدی دەسەڵاتداریەتی جەماوەر و بەهێزکردنی دامەزراوەکانی سەرچاوەگرتوو لە دەنگی خەڵک و پابەندبوونی تەواو بە ئیرادە و هەڵبژاردننی ئەوان فراهەم بکەن. پێنجەم، کوردستانی ئێران خاوەنی بزوستنەوەیەکی کۆمەڵایەتی و مەدەنی بەهێزە. لە دیدگای ئێمەوە زاڵبوونی ڕوانگەی سەربازی بەسەر سیاسەتدا ئەم سەرمایە ناوازە و بێوێنەی جاهاتووی ئەم کۆمەلگایە لاواز دەکات. لەبەر ئەوە ئەگەر بڕیار بێت هێزە چەکدارەکانی حزبەکان لە سوپایەکی کوردستانی یەکگرتوودا تێکەڵ بکرێن، پێش هێنانە ئارای پرسی سوپای یەکگرتوو پێویستە ڕێکەوتنێکی ڕوون لەسەر ئەم پرسیارە بنەڕەتیە بکرێت کە چ سیاسەتێک بەسەر ئەو هێزەدا زاڵە و ئەو هێزە لەژێر چاودێری کام دامەزراوەدایە. بە بڕوای ئێمە هێزێکی لەو شێوەیە دەبێت لەژێر ئاراستەی دامەزراوە جەماوەریەکاندا بێت، نەک لەژێر فەرماندەی حزبە سیاسیەکان، چونکە لە ئەگەری دروستبوونی هەر ناکۆکیەکی سیاسی لە نێوان حزبەکاندا ئەو هێزە کە بە ڕەواڵەت هاوبەش و یەکگرتووە ڕەنگە لە ناکاو بەسەر گروپە جیاوازەکانی سەر بە حزبەکاندا دابەش بێت و لە ئەنجامدا بکەوێتە خزمەت پرۆژە جیاوازەکانی ئەم حزب و ئەو حزبەوە. شەشەم، دوژمنانی خەڵکی کورد بە بەکارهێنانی ئامڕازی جۆراوجۆر هەوڵ دەدەن لە ڕێگەی دانوستانی جیاجیا لەگەڵ حیزبەکان یان ئەگەر نەیان توانی لە ڕێگەی هاندان و ڕوژاندنی جیاوازیە نەتەوەئی و ئاینیەکانی نێوان کورد و تورک، شیعە و سوننە و هیتر لە کۆمەڵگەی کوردستاندا ناکۆکی و دووبەرەکی بنێنەوە. پوچەڵکردنەوەی ئەم سیاسەتە پێویستی بە ڕێکەوتنێکی ڕوونە لەسەر بنەمای هاوپشتی خەباتگێڕانەی خەڵکی هاوچارەنووس لە سەرتاسەری ئێران بەبێ ڕەچاوکردنی نەتەوە ڕەگەز و ئاین. یەکێتی و یەکگرتووی خەباتگێڕانەی خەڵکی کوردستان و بزوستنەوە پێشکەوتنخوازەکانی تری کۆمەڵگە ئێران مەرجێکی ئێگجار گرنگە بۆ سەرکەوتنی بزوستنەوەی شۆڕەشگێرانەی خەڵکی کوردستان. لە ڕوانگە ئێمەوە هەر بەڵگەنامەیەکی هاوکاری دەبێت سنووربەندیەکی ڕوونی لەگەڵ ڕەوتە ڕەگەزپەرست و ڕاستەوە سەرتاسەریەکان هەبێت و هاوپەیمانانی بزوستنەوەی شۆڕەشگێرانەی کوردستان لە ڕیزی بزوستنەوە پێشڕەوەکانی تری سەرتاسەری ئێران لەوانە بزوستنەوەی کرێکاری، بزوستنەوەی ژنان، بزوستنەوەی خوێندسکاری و بزوستنەوە پێشکەوتنخواز و ئازادیخوازەکانی نەتەوە ستەم لێکراوەکانی تردا بدۆزرێتەوە و هاوڕێیەتیان کات. هەفتەم، زۆربەی ئەو خاڵە سیاسیە بنەڕەتیانەی کە باسمان کردن یان لە پلاتفۆرمی پێشنیارکراودا بوونیان نییە یان ئەوەندە ناڕوون و تەمومژاویدا ڕێژراون کە دەکرێت شرۆڤە و لێکدانەوەی جیاوازیان بۆ بکرێت، بۆیە ناتوانن ببنە بنەمای هاوپەیمانیەکی بەردەوام. لەبەر ئەوەی ناکۆکیەکانی ئێمە تەنها لە فۆرم و پێکاتێ بەڵگەنامەکاندا کورد نەدەبووەوە، بەڵکو پەیوەندی بە پێویستی شەفافیەتی سیاسی، مەکانیزمی ڕوونی بڕیاردان و پابەندبوونی دیاریکراوەوە هەبووە لە چوارچێوەی هاوکاریدا، هەر بۆیە چارەسەرمان لە پێداچوونەوە و چاکردنی ئەم یان ئەو بەندی ئەو پلاتفۆرمەدا نەبینی، چونکە پێمان وایە هەر پلاتفۆرمێک دەبێت لە سەرەتاوە لەسەر بنەمایەکی ڕوونی سیاسی و ڕێکەوتنێکی ورد دابڕێژرێت، ئەگەرنا بە چارەنووسی ئەزمونە بێئاکامەکانی پێشوو دووچار دەبێت. هەشتەم، ئێمە پێکێنانی ناوەندی دیالۆگ بە هەنگاوێکی ئەرێنی پێویست و گونجاو لەگەڵ بارودۆخی هەستیاری ئێستا دەزانین. ئەم ناوەندە لەم چەند مانگەی ڕابردوودا ڕۆڵێکی گرنگی هەبووە لە دروستکردنی کاناڵە پەیوەندیە ڕێکخراوەکان و
هێنەنە ئارای ئاستێک لە لەیەکتێگەیشتنێکی سیاسی. ئەزموونی ئەم قۆناغە و ساڵانی ڕابردووش نیشانی داوەکە حزبە چالاکەکانی کوردستان تەنانەت بەبێ ڕێکەوتن لەسەر پلاتفۆرمێکی هاوبەشی نووسراویش توانیویانە لە قۆناغە هەستیارەکاندا هاوکاری کاریگەر و حرەکەتی سیاسی گرنگ ڕێک بخەن. نابێت ئەم سەرمایە سیاسیە لە بەرچاو نەگیردرێت. نۆهەم، بەشداری نەکردنی ئێمە لەم هاوپەیمانیەتیە تایبەتەدا بە واتای کشانەوە لە هاوکاری لەگەڵیدا نییە. ئێمە سیاسەتی هاوکاری و هەوڵی هاوبەش لەسەر بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستان لەگەڵ حزبە سیاسیە چالاکەکانی کوردستان ئێران لە ئەولەویەتی کاری خۆماندا دەهێڵینەوە و پشتگیری لە بەردەوامی دیالۆگی بەردەوام و بنیادنەر دەکەین. بەڵام یەکیەتیەکی کە لەسەر بنەمایەکی لەرزۆک و لە بەرچاو نەگرتنی جیاوازیە ڕاستەقینەکان بنیاد بنرێت، نەکەر بزوستنەوەی کوردستان بەرەو پێش نابات، بەڵکو لە کاتە هەستیارەکاندا دەبێتە بارێکی گران بەسەر شانیەوە. ئێمە بڕوامان بە هاوپەیمانی و یەکیەتیەکی ئەوتۆ هەیە کە بە ڕاستگۆیی و بە ڕێزگرتن لە جیاوازیەکان پێک بێت. دەهەم، کۆمەڵە خاوەنی بەڵگەنامەیەکی پەسەندکراوی گشتگیرە سەبارەت بە هاوکاری و هەماهەنگی حزبە سیاسیە چالاکەکانی کوردستان کە بەم زوانە و لەم پەیوەندیەدا سەر لە نوێ دەخرێتە بەردەستی ڕای گشتی. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران 4 ڕەشەمەی 1404 هەتاوی.